وێڕای بودجەیەکی زۆر بەڵام لە پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراق ڕێژەی هەژاری لە ئاستێکی بەرزدایە. بەڵام لە هەرێمی کوردستان لە 5 ساڵی ڕابردوودا هاوتەریب لەگەڵ ستاندارد و ئامانجە جیهانیەکان بە تایبەتی لە چوارچێوەی ئامانجەکانی گەشتەپێدانی بەردەوامدا هەوڵی داوە ئاستی هەژاری بۆ 0% دابەزێنێت. ئەمە بابەتێکی گرنگە. ئێمە لەگەڵ میوانەکەمان گەنگەشەی دەکەین و قسەی زیاتری لەبارەوە دەکەین، هەروەها باسی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیش دەکەین و ئەرکی کاندیدەکانی و نوێنەرەکانی کورد لە عێراق لە پەرلەمانی عێراق دەبێت چۆن بێت. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر دانەر عەبدولغەفار کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لە لامان میوانە. کاکە دکتۆر زۆر بەخێر بێن، سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان. من پێشەوەی بێمە سەرپرسیاری هەژاری و ئەو پارە زۆرە زەبەلاحەی لە عێراق هەیە کەس نازانێ بۆ چۆچووە و پرسیاری ژەمەیە تۆ بڵێ بەرپرسەکانی بەغا جیرفانەکان ئەوەنگە زل بێت جێگای و هەموو پارەی تیا بێتەوە. من پێشەوە دێمە سەر قسەکانی سەرۆک بارزانی و هەروەها مەسرور بارزانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کە تەکید لە خاڵێکی گرنگ دەکەنەوە. دەڵێن نوێنەرەکانمان بە تەنها نوێنەری پارتی و گەلی کوردستان نین، دەبێت نوێنەری تەواوی عێراق بن، دیفاع لە مەزلومانی عێراق بکەن. زۆر باشە کاکە دکتۆر، ئێوە چۆن ئەم قسانە دەکەنە کردار لە پەرلەمانی عێراق؟ ئێوارەتان باش، زۆر سپاس. تەمانە من شانسم هەیە لەگەڵ یازدەی ئەو فترەی ئەخیری لەوەی کە هەر لە نەشرەی یازدەش داوت دەکرێم، ژمارەکەشم یازدەی هەڵبژارنەکەش لە یازدەیە. زۆر چاک. طبعا ئەم پرسیارێکی زۆر جددیە و دەوڵەتی عێراق لەوەتەی کە دروست بووە تا بە ئەمڕۆشی دەگات دەوڵەتی هاوڵاتی نەبووە، بەڵکو دەوڵەتی دەسەڵات بووە، دەوڵەتی ئەو کەسانە بووە کە لە سوڵتە بووە. دەستور و قانون تەنها بۆ ئەوانە نووسراوەتەوە کە لە دەسەڵات بوونە. کورد و بزاوتی ڕزگاری خوازی کوردستان بە شێوەیەکی گشتی هەمیشە داکۆچی کار بووە لە مافی هەموو پێکاتەکانی عێراق. لەوەی بەتایبەتیش پارتی دیموکراتی کوردستان لەوە تێگەیشتووە کە عێراق پێویستی بەوەیە کە دەوڵەتی هاوڵاتی بوونی تێدا ببێ بە دەوڵەتی هاوڵاتی و دەستور حکمی بکە. ئەمە تێگەیشتنێکی قوڵی معریفیە، چونکە دەوڵەت بە دەستور ڕێک دەخرێ، بە قانون ڕێک دەخرێ. بۆ خۆی دەوڵەت چێ بریتێ لە کۆمەڵێک موسساتی دەستوری کەوا دەکا هەستی هاوڵاتی بوون بۆ هەمووان دروست بکە. لە عێراقدا ئەم دەوڵەتە دروست نەبووە و زوڵمێکی گەورە لە دانیشتوان و لە هاوڵاتیانی عێراق دەکرێت و ئێمە تا ئێستاش لەو ئیشکالە دەرنەچوون کە ئایا لە عێراقدا گەل هەیە، یعنی دەوڵەتی عێراق هیچ گەلێکی تێدا. زۆر چاکە کاک دکتۆر، تۆ باسی دەستورت کرد، بەڵام لە عێراقدا دەستورێ، بەڵام دەستورەکە پێشێل کراوە بە دیاریکراویش زیاتر لە 6 مادە. ئەوەی پەیوەندی بە گەلی کوردستانەوەی. من دووبارە دێمەوە سەر پرسیارەکەم، چۆن بەڕاستی دەبنە نوێنەری خەڵکی کوردستان و تەواوی مەزلومان لە پەرلەمانی عێراق و ئەو بەندانەش ڕاستکەنەوە؟ چۆن؟ طبعاً پارتی قراری ئەوەی هەیە کە بە بەهێزەوە جەنابتان و خەڵکی کوردستانیش دەبینێ لە بانگەشەی هەڵبژاردن کە بەهێزەوە پارتی داخل بووە و قراری ئەوەش هەیە کە بەهێزەوە لە بەغدا بین و داکۆچی کار دەبین لە هەموو هاوڵاتیانی عێراق. بەڕێستان دەزانن کەوا پارتی حزبی یەکەمی عێراق لە ڕووی دەنگەوە زۆرترین دەنجی عێراقیەکانی بەدەستێناوە، بۆیە ئەو حەقە دەدرێت بە پارتی کە خۆی بە پارێزەری هەموو عێراقیەکان بزانێ بە خەڵکی کوردستانیشەوە. طبعاً پارتی ئەمە زادەی ئەوە ڕۆنیە لە تاریخی دروستبوونی پارتی و مەزلوم لەکوێ بێت سەوساوە لەکوێ بێ پارتی لەوێ بووە. قسەکانی جەنابی سەرۆجیش کە ئەمڕۆ باسی کرد و فەرمووی تەکید لەوە دەکاتەوە کە بزاوتی ڕزگاری خوازی کوردستانی تەنها بۆ کورد نەبووە، بۆ عەرەب و بۆ تورکمان و بۆ هەر کەسێک بووە کە لە ژێر زۆر باش. کاکە دکتۆر، ئێمە ڕاپۆرتەکەت بینی لەسەر ڕێژەی هەژاری کە هاوکارمان هاژە غەفور پێشکەشی کرد. لە کوردستان تەواوی کوردستان بەو بودجەکەمەی کە هەشە لە 5 بودجەی عێراق لە 5%کەش بە تەواوی نەگەیشتووە. ڕێژەی هەژاری تەنها لە 7 بۆ لە 8 کەچی لە ناوەڕاست و خواروی عێراق نزیکە بێتەوە لە 145. پێ دوایە هۆکاری ئەمە چییە؟ یعنی ئەم پارە زەبەلاحە، ئەم پارە زۆرەی کە لە 95 بودجە لای دەسەڵاتدارانی عێراقە بۆ هیچیان پێ نەکردو، نە ڕێگاوبان هەیە، نە نەخۆشخانە هەیە، نە قوتابخانە هەیە، نە هیچ جۆرە خزمەت گوزاریەکەی
کەواتە ئەم پارەیە بێ بۆ چۆچوو بێ کێشەی سەرەکی عراق ئوستاز ئەوەیە کە اقتصادەکەی اقتصادێکی ڕێعەیە لە 21ەوە کە ئەو دەوڵەتە دروست بووە ئێوە دەزانن و ئابووری ناسان دەیناسن کە اقتصادی ڕێعی ماڵوێرانکەرە ئەوەیە کە تاکە سەرچاوی داهات لە لای دەوڵەتە کە بریتە لە نەوت لەمە بەدەر هیچ سەرچاوێکی داهات نییە و هەموو جونگەکانی پارە لە دەست دەوڵەت ئەمە یەک دەوڵەتی عراقی تا ئێستا اقتصادەکەی ڕێعەیە دوای 2023 دەوڵەتی عراقی دابش بووە بۆ سەر چەند گروپێک گەیم ئۆفترۆنت بینیوە مسلسلەکەت بینیوە کە سیراعی کۆمەڵێک عرشە کۆمەڵێک سرە لە پێناو کێکە گەورەکە کە لە بەغدایە هەر گروپێک لەم گروپانە خاوەنی سەتوە و نفوز و هەژمونی خۆەتی خاوەنی ئابووری و اقتصادی خۆەتی بە شێشی لە نەوتەکە هەیە وە گەندەڵیەکی لە ڕاددەبەدەر بە گوێرەی ئەو ئەحسایی و ئامارە جیهانیانە کە عراق لە پێشەوەی ئەو دەوڵەتانەیە کە زۆرترین گەندەڵی تێدایە پارەی خەڵکی عراق وەکەوەی کە جەنابی کاک مەسرور سەرۆکی حکوومەت فەرمووی کەس نازانێ بەرەو چێت چووە چۆتە گیرفانی ئەو گروپە زۆر بە جۆرانی پێ دوایە میلیشیاکان بەرپرسیارن میلیشیا چەکدارەکان مەبەست بێگومان بەشی کەمی ئەنی دەوڵەتی عراقی چی پێشکەشی هاوڵاتیانی خۆی دەکات تەنها شتێکە هەیە موچەیە لە موچە بە دەرچی تری پێشکەش بە هاوڵاتیانی خۆی کردووە لە ماڵوێرانی زیاتر یعنی هاوڵاتی عراقی لە 21 تا دەگاتە ئەمڕۆ نەیتوانیەوە بەحسێتەوە ڕاتبێک پێ دەدەنەوە اقتصاد ڕێعی کە ئێمە دەبێ هەمومان بە دوای ئەو کەسە بڕۆین کە سەرۆکی حکوومەتە یان سەرۆکی کۆماریان ئەوەی سەرۆکی دەسەڵاتی جێبەجێکردنە دەبێ بە دوای ئەودا بڕۆین بۆ ئەوەی لە تێکنانمان بداتێ و موچەکەمان بداتێ لەوە بەدەر نەک خزمەت گوزاریەکێ جا بە هەموو جۆرەکانی باشڕاستی باشە کاک دکتۆر دانەر کەواتە تۆ باسی اقتصادی ڕێعی کردەوە زۆر ڕاستە هەمومان باش ئەوە دەزانین کەواتە هەم پارتی دیموکراتی کوردستان ئەمەی ڕاگەاندوە سەرۆک بارزانانی وا دەڵێ مەسرور بازانی جێگری سەرۆکی پارتی وا دەڵێ ئەم هەڵبژاردنە چارە نووسازە بۆ عێراقیش چارە نووسازە پێ دوایە لە دوای ئەم هەڵبژاردنە ئەنجام درا ئەو بارە لارە بکرێت ڕاست بکرێتەوە ئەو هەژاریە لە عێراق هەر هیچ نەبێ لە 145ەکەەوە بیهێنە لەسەر 115 ئەوانە طبعا خەڵکی عراق بێزار بووە لەو سیستەمە سیاسی کە لە دوای 2023ەوە کراوەتە سەر پێ و ئیش دەکات بەڕاستی و دەرەنجامەکانی هەڵبژاردن و ڕێژەی هەڵبژاردننی خەڵکیش ئەوە دووپات دەکاتەوە کە ڕێژەیەکی کەمی خەڵک بەشدار دەکات لە هەندێک ناوچە لە هەندێک پارێزگان لە خوار بیستیشە ئەمە دلیلی ئەوەیە کە خەڵک کۆی پرۆسی سیاسی لە عراق ڕەت دەکاتەوە چونکە هیچ شتێک پێشکەش ناکە لە حەلقەیەکی مفرەغ دەسوڕێتەوە پارتی دیموکراتی کوردستان پلانێکی گشتگیری هەیە بۆ هەموو عراق لە نێویشیدا بۆ هەرێمی کوردستان کە کێشەکانی بینی ئێمە و حکوومەتی اتحادی وازەحە جەنابیشتان پێشتر زۆر تەرکیزت لەسەر کردووە دەبێت ئەو عەقڵیەتی مەرکەزگەرایی لە بەغدا بگۆڕێ و هەروەها دەستور جێبەجێ بکرێ و شەڕی ئێمە وەکو پارتی بەڕاستی لە 4 ساڵی داهات و شەڕی جێبەجێکردنی دەستور دەبێ و تەرکیز دەبێت لەسەر جێبەجێکردنی ئەو خاڵانەی کە پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە هەیە و هەروەها کارکردنە بۆ دروستکردنی دەوڵەتی مواتەنە و هەروەها ئەو سێ ئەساسەی کە ئەگەر دەوڵەتی عێراقی لەسەر بینا نەکرێ بەرەومە ئالات و دەرەنجامی خراپ دەڕۆین کە تەوافق و شەراکەت و تەوازونە لە ئەمە تەوعاان سیمەی بارزی هەموو دەوڵەتە فیدراالیەکانە پارتی ئەمە داوا دەکە و بەهێزەوە دەڕواتەوە بەغدا و هەوڵی جددی دەدا کە ئەو بارە لارەی جەنابت باست کردو هەموو عراقیەکان دەیزانن بۆ ئەوەی ڕاستی بکەینەوە ئەمە هەوڵی جددی پارتیە بە پێچەوانەوە ئەگەر نەمانتوانی ئەو کاتە وەک عەرەب دەڵێ لكل حادث حدث زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر دانەر عەبدولغەفار کاندیدی پارتی دیموکراتی کوردستان گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش